جەخت کرایەوە لەسەرەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەپەرۆشەوە چاوەڕێوەکە بە زووترین کات کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێت وە تەنیا داواکاری ئێمە و داخوازی ئێمە لە هەواڵەکانمان لە پارتیەوەیە کە بەشداری ئێمە لە حکوومەتی هەرێمە گرێیراوە بە هاوبەشی کاریگەری و ڕاستەقینەوە ئەو هاوبەشی کە لە ئیتفاقە سیاسەکەی نێوانمانە لە هەفتەی پێشوە ئیمزامان کردووە بۆ وردکردنەوەی ئەو هاوبەشیە بۆ هەمومان مەفهومەوە لە یەکتر تێگەین یەکێتی ئێوێ ئەگەر برادرانی پارتی سوورن لەسەر ئەوەی یەکێتی بەشدار بێ لەم حکوومەتەیە ئەبێ ئەوە قوبوڵ بکەن کە هاوبەشێکی ڕاستەقینە و کاریگەر بین هاوبەش بین لە بڕیارانی سیاسیە لە مؤسسە سیاسیەکانە هاوبەش بین لە سەرۆکایەتی هەرێمە لە بڕیارەکانیە هاوبەش بین لە سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمانە هاوبەش بین لە مەلەفی ئەمنیە و لە مەلەفی دارایی و ئابووریە و لە مەلەفی پەیوەندیەکانە جارشکا ئەیڵێمەوە یەکێتی نەوتوێتی نەئەیڵێ نەقبوڵێتی سەردەمی پەنجاب بێتەوە ئێمە باسی هاوبەشی ڕاستەقینەکەین هاوبەشی کاریگەرەکەین وەکو لە ڕێکەوتنە سیاسیی ئەم دوایی ئێمە و پارتیا باسمان کردووە و ئەو هاوبەشیش وردەکرێتەوە بۆ بەسەر مەلەفەکانی بڕیاردان و مەراکزەکانی بڕیاردان لەم وڵاتەیە بۆیە هەر لەم کۆبنەوەیە وەفدی یەکێتی نیشتیمانی بۆ دانوستان لەگەڵ برانی پارتی دەستنیشان کرایەوە و دەسەڵاتی تەواوێنرایە بە زووترین کات لەگەڵ برادرانی پارتی بکەونە گفتوگۆیەکی جددی و بەرهەمدارەوە بۆ کۆتایی هێنان بۆ پرۆسەیە و لەسەر هەموو ئاستەکان ئێمە بۆ ئەوەی هیچ چاواشەکاریەک نێتەکایەوە ئێمە ئامادەین بۆ هەر ئێستا ئامادەین بۆ هەنگاوی پێویست بۆ دروستکردنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بەو شێوەی کە لە ئیتفاق سیاسەکەمانە هاتووە و ئێمە جیاوازیمان هەیە لەگەڵ برادرانی پارتیە و ئەبێ و جیاوازیانە چارەسەرکرین یەکێک لەو جیاوازیانە ئەوەیە کە ئێمە سەر ڕای ئەوەی کە باسم کرد ئەوەی کە ئێمە پێداگیریەکەین لەسەر لامەرکەزیەکی ڕاستەقینە وەکو لە ئیتفاقەکەمانە هاتووە بێ وردکرێتەوە و لامەرکەزیە معنای چییە ئەوەی مامانەوێت کە ئەو لامەرکەزیەتە بە پرۆژەیەکی هەمەلایەن ڕێبخرێت تاکو دەسەڵاتەکانی ئیداری و مالی تەوزیع بکرێت شۆڕ بێتەوە بۆ دهۆک و بۆ سلێمانی و بۆ گرمیان و بۆ دەبەری پشدەریش و بۆ هەموو شوێنەکان بۆ هەموو وحدە ئیدارەکان یەکێکی لەو خاڵانەی کە ئێمە لە مفاوزاتی بەردەممانە لە مێک دوو ڕۆژە پیر لەسەرداگرین ئەوەیە ئەگەر برانی پارتی ئانەوێ ئێمە بەڕاستی بەشداری ئەم حکوومەتە بین و مەسئولیەتی هەنگاوەکان و قەرارەکەی بین بێجگە لەوێ ئەبێ بەشدار بین لە بڕیاردانە و لە جێبەجێکردنیشە ئەوەش ئەمانگەێنێتە ئەو شوێنەی ئێمە ئامانەوێ ئەم پاشەکەوتەی کە بە خۆشحاڵی و ئێستا هەڵگیرە بۆی بەردەوام بێ بۆی بژێوی خەڵک ڕوو لەسەر بێ بۆی ئەو خۆشی چۆ دڵی خەڵک و دوای سەردەمێکی زۆر لە ناخۆشی ئەوەیە کە بێ حکوومەتی هەرێمی کوردستانیش هەمومان پێکەوە التزام بکەین بەو موازنەی لە عێراقەیە تاکو ئەمە بەردەوام بێ و هەموو ڕۆژە خەڵک لە دڵڕاوچی ئەوەیە نەبێ ئەمڕۆ نەوتەکە ئەنێرێ یا نانێرێ وەسبینێ ئەو بودجەیە نانێرێ بۆ کوردستان وە سەردەمی پاشەکەوت و سەردەمی قات و قڕی و سەردەمی نەبوونی دێتەکایەوە بارحاڵ وەفدەکەی ئێمە دەسەڵاتی تەواوی راوەتەیە کە لەگەڵ برانی پارتیە لەسەر هەموو مەسایلەکان بە ڕاشکاوی و بە ئامادەیەکی زۆرە و ئیرادەیەکی گەورەوە بۆ پێکێنانی حکوومەت ئێمە ئامانەوێت کەسێک دوو دڵ نەبێتەوەی کە ئەوەی ئێمە لامان گرنگە سعاتێ زووتر کابینەی حکوومەتی هەرێم بە بەشداری ڕاستەقینەی هەموو لایەنەکان ئێمە لە جیاتی هەموو لایەنەکان شەڕی بەشداری ڕاستەقینە و هاوبەشی ڕاستەقینە و کاریگەرەکەین و ئەشزانین ئەمە تەنیا بە وەزارەت و بژماری وەزارەت و دەستەکان پێک نایە ئەمە بۆ پێکگێت بەشداری ڕاستەقینە ناپێورە بۆی چەند وەزیرەتەیە بەشداری ڕاستەقینە ئەپێورە بۆی کە چەند لە ناوەندەکانی بڕیاری سیاسی بڕیاری پەیوەندیەکان بڕیارە ئابووری مالیەکان و بڕیاری ئاسایش و پێشمەرگە چەنە و لەشوە
بەشداری لە بڕیاران و لە جێبەجێکردنی ئێمە لی تێگەین و برادرانی پارتیش باش لەمە ئەگەن ماوەتۆ سەرەوەی کە ڕێکەوین لەسەری